جا لەسەر ئەم بابەتە با لەگەڵ کەسێکی شارەزا و ڕێبەرێکی گەشتیاری قسە بکەین لیندا شوانە ڕێبەری گەشتیاری و چالاکوانی سربەخۆی میوانی ئێمە لیندا خان بەخێر بێت سلااوتان لەبێ باینتان باش بەخێر زۆر بێت. سپاس مەمنون ڕێبەری گەشتیاری چییە هەر ئەوەی ئێمە دەیبینی کە گەشتێک دەکەین کەسێک لە ناو پاسەکە دانیشتووە لە پێشەوە بە مایکێک پێمان دەڵێ ئێرە ئەوەیە هەر ئاسان ئەوەندەیانراوانترە نەخێر ڕێبەری گەشتیاری کەسێکە کە لەژێر ناوێکی دیاری کراودا گەشت لەگەڵ کۆمەڵە گەشتیارێک ئەکات بۆ شوێنێکی مەبەست و بەپێی کات ڕێنیشاندەریانە و یارمەتیان ئەیە زانیاریان ئاەتی لەسەر ئەو شوێنەی کە بووی دەچن و بەپێی ئەو کاتی کە دیاری کراوە چونکە گەشتی یەک ڕۆژە هەیە و گەشتی شەمانەوەش هەیە بەڵین کامپینگ هەیە. بەپێی ئەوە ئەم ڕێبەرە لەگەڵ سەرپەرشتیاری ئەم گەشتیارانە ئەکات و لەگەڵ یانە ئەبێت گەشتیار هەر پێداویستیەکی هەبێ هەرداواکاریەکی هەبێ ڕاستەوخۆ پێویستە لەگەڵ ڕێبەرەکە یاگەشت بکە ڕێبەرەکەیە کە ئەبێت زانیاری بات بە گەشتیارەکان و باڵێن ئەو شتانی کە ڕێگە پێدراوە بیهێنێت یان زانیاری پێەیە کە بۆ نمونەت بۆ ئەم گەشتە چ جۆرە جلوبەرگێک لەبەرکە چ جۆرە پێڵاوێک لە پێ بکات گەشتەکە چۆناهیە و ئەو شتانێکە قەدەغەکراوە چییە ینی ئەو نارکێکی ئاسان نییە هەموو کەسێک دەتوانێت ببێتە ڕێبەری گەشتیاری بێگومان نەخێر ئەوەی کە ئەبێت ببێت بە ڕێبەری گەشتیاری پێویستە ینی خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە کە بێت کەسێکی کۆمەڵایەتی بێت چونکە تۆ لەگەڵ کۆمەڵێک کەسە باڵێن گەشت ئەکەیت کە هەم ئافرەتن هەم پیاون و هەموو تەمەنێکە حسابکەیانی هەموو تەبیعاتێکت لەگەڵدایە زۆر جیاوازە بۆیە پێویستە کە خاڵی یەکەم کەسێکی زۆر کۆمەڵایەتی بێ و کەسێک بێت کە چاوکراوە بێت گەشتی کرد بێت بزانێت بۆ زانیاری هەبێت لەسەر ئەو شوێنی کە بۆی ئەچێ و توانای ئەوەی هەبێت کە زاڵ بێت بەسەر ئەم کۆمەڵەیەیە هەندێک خاصەتی سەرکردایەتی و قەنەعەت پێهێنان و هەموو ئەمانە گرنگەوە چکەسە هەر خۆمان لەناو خۆمانە کاتێک کە ئایلین ئەچین بۆ سەفرە هەرێک و بیرروڕایەکی جیاوازی هەیە ئەمە لە با بچین بۆ فلانە شوێن ئەوە لە با بچین بۆ فلانەمات ئەملای لە کۆتایی گەشتەکە ناکرێت دەگەڕێن بەڵێ بۆیە بێ ئەم سەیتەرەی تەواوی هەبێ بەسەر ئەو کۆمەڵە گەشتیارەیە باشە لینداخان زۆربەی جار کاتێک تۆ وەکو ڕێبەر دەردەچی لەگەڵ کۆمەڵێک گەشتیار ئەو گەشتیارەکان حەز بە چ شوێنێک دەکەن شوێنە مێژوویەکانە یان بازاڕەکانە چ شوێنێک دیانەوەی ببین یانە شوێنە ترێندانن ینی سوپاس بخوا کوردستانمان هەم لە سروشت هەم لە شوێنی مێژووی ئەوە ینی دەوڵەمەندین هەردوو لا خواستی لەسرە هەم وەکو سروشت هەم وەکو شوێنی کولتوری و مێژووی کە ئەیانەوە سەردانی بکەن و ببینن تۆ وەکو ئافرەتێک هیچ بربەستێکت نەهاتۆتە پێش کە مەسەلەن ڕێبەری گەشتیاری دەکەیت و ئەم شار بۆ ئەم شار ئەم وڵات بۆ ئەم وڵات نەخێر هەتا ئێستا هیچ بربەستێک نەبووە چونکە ینی بەتەنها نەبووم ئافرەتی ترمان لەگەڵا بووە لە هەر لە تەمەنی بچووک تا تەمەنی گەورە ینی جاری وا هەبووە ئافرەتی وا هەبووە لە تەمەنی ننک و لە دایکمان گەورەتر و ئەوانە بۆ کە حەزی کردووە گەشت بکات باشە ئێوە وەکو ڕێبەر تەنیا لە ناو هەرێمی کوردستان ڕێبەری دەکەن یان لە دەرەوەی کوردستانیش ڕێبەری دەکەن خۆی زیاتر بوونە و کوردستانە بەڵام ینی چێن ئەو گەشتیارانەی کە ئێوە ڕێبەریان دەکەن ئەوەی خۆم بینی بێتم ئەوەی خۆم بینی بێتم و بەرکەوتم هەبوو بێت لەگەڵیانە ئێرانیمان لەگەڵا بووە عەرەبمان لەگەڵا بووە جاریوا بە خەڵکی ئەوروپیمان لەگەڵا بووە لە ئیسپانیاوە لە سکۆتلنداوە لەگەڵمان نبوون هاتوون لە ڕێگەی ئەوەی کە ئێمە گەیانومانە کە کوردستان شوێنێکی ئەمینە شوێنێکی ئارامە و ئەو باگراوندەی کە هەیەە ئەوان لەسەر کوردستان کە باڵین شوێنێکی ئەمینیە و شوێنێکی جەنگەوەی عراق سەیدان کردو بەڵێ ئەویان بۆ دەرکەوتووە کەوانیە ئەوە پاڵنەرێک بووە کە ینی سپاس بخوا کۆمەڵێکی باش لە گەشتیارانی بیانی ڕووبکەنە هەرێمی کوردستان و سروشتی جوانی کوردستان و مێژوو کولتوری کورد ببین و ینی بیناسن ئایا مەرجە ڕێبەرەی گەشتیارەکان فریا گوزاریە سەرەتاکان بزانن و چەند گرنگە بەتەئکیدی ئەوە شتێکی زۆر گرنگە و لە هەموو ئەو گروپاتانەی کە من تا ئێستا گەشتم لەگەڵا کردوون لە کەسێک بۆ دوان فریاگوزاری سەرەتاییان زانیەوە چونکە تۆ لە شوێنەکەی لە سروشتایی بنکەی چەند دروستی با بڵین ئەوەنە نزیک نییە لێتەوانێ حاڵەتێکی نەخوازرا و ڕۆیا پێویستە و گرنگە کە هەموو گروپێکی گەشتیاری و هەموو ئەو گەشتیارانەی کە لەگەڵ گروپاتەکانە ئەڕۆن داوای ئەوە بکەن کە کەسێکیان لەگەڵا بێک و پەرستارێک یان فریاگوزاری سەرەتایی بزانێت زۆر باشە
ئەو گەشتیارانەی کە تۆ ڕێبەریت کردوون باست کرد هی عەرەبن هەندێک ئەوروپین ئیسپانی بیانین. نازانم کوێن ڕای وان هەڵوێستی وان لەسەر کوردستان لەسەر مامەڵەکردنی خەڵکی کوردستان بەگشتی چۆنە؟ لە دوای گەشت و دوای ئەوەی کە ڕێگە ئەبڕین و دانیشین بەدەم نان خواردنەوەوانە کات جاری زۆرە، وا هەیە پێویستە کات قسە زۆرە بکەین. قسە بکەین لەگەڵ یەکە و ئەیان دوێنین چکە ئەوە شتێکی زۆر خۆشە کاتێک کە کەسێکی بیانی ئەبینیت یا هاتۆتە وڵاتەکەت و حەزی وی هەیە کە گەشت بکە زۆر خۆش یەکەم پرسیار ئەڵێ سەرسامی بە چ شتێکی ئێرە یەکسەر ئەڵێ کۆمەڵایەتی خەڵکەکەی و جوانی سروشتەکەی ئەی خواردنەکەی باسیەوەش ناکەن خواردنەکەشی زۆر ئەوە هەیە کە ئەڵێن بەتایبەت دۆڵمە و بریانەکەیان زۆر حەز لێیە ئەی پاراستنی گەشتیارە بیانیەکان ئاسانترە یان کوردەکانی خۆمان وەکو ڕێبەر وەکو ئەو گروپاتانەی کە ئیشی گەشتیاری ئەکەن ئەنی بە ئەرکی خۆیان ئەزانن بەبێ جیاوازی پارێزگاری لە هەموو ئەو گەشتیارانە بکەن کە لەگەڵیانان جا ئەگەر تەنها کورد بن یا ئەگەر بیانی بن باشە تایبەت بە پابند بوون ئێوە ئەو شوێنانەتان لەلا هەیە وەکو نەخشە هەندێک شوێنی مەترسیدار یاخن شوێنی قەدەغەکرا و بنمونە ئەو شوێنانی کەمینی تێدا چاندراوە لە ڕابردوو یەکێک لە ئەرکەکانی ڕێبەر ئەوەیە کە چەند ڕۆژێک بەر لەوەی کە ئەعلانی بکەن بڵای بکەنەوە کە گەشت بۆ چ شوێنێک ئەکەن ئەچن کەشفی ئەو شوێنە ئەکەن و ئاگا لە ڕووی کەش و هەواوانێ لە ڕووی ئەمنیەتی ئەو شوێنەوانێ و ئەکیید زانیاریان هەیە لەسەر ئەو شوێنانی کە بۆی ئەچەن و هەتا لە کاتێک کە ئەیانوێ گەشت بکەن بازگەکان ئاگادار ئەکرێنەوانێت کە گروپێکی گەشتیاری هەیە ئەچێتە فڵانە شوێن باشە دەرین دەگوترێ ئیشێکی خۆشیشە چونکە ڕاستە بەرپرسیارەتێ چونکە هەم گەشت دەکەی هەم پارە وەردەگری دەڵێ هەم تجارەت هەم زیارەت ئەوەیە مەسەلەکە ئەکی دوای کە هەلێکی کار بۆ بەتایبەت بۆ گەنجان بڕەخسێنێت ئەو شتێکی زۆر باشە ڕاستەکەی باشە ئەو مەسەن ئێوە کوڕێبەری گەشتیاری ڤیددیو ئەکەن مەسەلەن یان خۆت بڵێن کە ئەشنە شوێنەکان تا چەند ئەمەوای کردووە کە خەڵکی بیانێت تومحی ئەوەی هەبێ سەردانی کوردستان بکاتیان لەگەڵ ئێوەیە گەشت بکاتن ئەوە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە چکە هەمومان بەکارهێنەری سوۆشال میدیاین و گەشتەکانمان بە ئەکیدی لە ڕێگەی سوۆشال میدیا و زۆر بەخێراتر بڵاوە بێت و ئەکەوێتە بەرچاو بۆی ئەوە پاڵنەرێکی زۆر باش بووە کە خەڵکی بیانی بیبینێ هەتا ئەگەر بە گروپاتیشنێن زۆر جار ئەیبینین کە ئەم ڤڵۆگەرە بیانیانی کە سەردانی وڵاتان ئەکەن یەکێک لە ئەو شوێنانی کە اختیاری ئەکەن بۆی بن کوردستانە و باسی ئەکەن کە ینی شوێنەکەیان چەندێک بەدڵە چۆن بینیویانە چۆن پێی ئاشنا بوون ئەو پاڵنەرێکی زۆر باشە بەڵاش زیاتر لینداخان لە چ وەرزێک یان لە چ بۆنەیەک گەشتیارن زیاتر ڕوتان تێدەکەن یان حەز دەکەن لەو کاتانە گەشت بکەن لە کوردستان بگەڕێن هەڵکەوتەی جوگرافیای کوردستان بۆ شێوازەیە کە لە هەر وەرزێکا گەشتیاری بتێشتی تایبەتەیە. بۆ بکەی وەرزێک لە وەرزێک خۆشترە. ینی ئەوە نێ بڵین وەرزێکی دیاریکراوی هەیە پاییزمان زۆر زۆر جوانە بۆ گەشت زستانە بڕۆ ناو بەفر زستانە بۆ بەفرا هاوینە شوێنی ئاویمان هەیە بزەبێت ینی هەمویان ئەی تایبەت بە بۆنەکان چی بە جەژنەکان بە نەورۆز بەمانە گەشتیاری تایبەتێ بە نەورۆز بێ بۆ نەورۆز بەڵێ بۆ منتیقەی ئاکرێز زۆرینەی گروپەکان گەشتی ئەوێ ڕێک ئەخەن چکە خۆمانەزانین تایبەترین مناسبەکە لە نەورۆزا ئەکرێت لە ئاکرەیە ینی بەپی مناسباتەکان ئەیگونجن بۆ ئەو شوێنی کە تایبەتە پێی مدەی پێشووتر فستیڤاڵی هەنارمان هەبوو یەکسەر هەمومان بەرەو هەڵەبژە ئەی کاتێک ئەچنە شوێنێک مەسەرەن مەرجە کەمپین لەوێدا بنێن و یان بمێننەوە ئەو شتانە ئێمە بەدەر لەوەی کە ئەچینە ناو سروشتەوانەیە هەندێک شوێنمان هەیە کە مێژوویە باشە ناتوانین بۆ هەموو گەشتێکمان یاخود هەموو شوێنێکمان گونجاو نییە بۆ کەمپین شوێنێکمان بنمونەوەکو تونی بابا ئەمە گونجاو نییە هەتا کە بە پیادەڕەویش بووی ئەڕۆی بۆکو گەشتێکی یەک ڕۆژە بووی ئەڕۆی ئەبێ زۆر بە حەزە ڕەوانێ بچیتە ئەو شوێنە لەبەر ئەو بەرد و هەڵکەوتەی ئەو شوێنە بەو شێوازەیە نەک بۆ کەمپین گونجاونە هەتا بۆ دەنگی بەرز گونجاو نییە باش منویستم بڵێم ئەگەر ئێستا من بێمە لای تۆ بڵێم حەزەکەم گەشت بکەم چ ئامۆژگاریەکەم ئەەکەی یان پێشنیاری کوێم بۆ ئەکەیت لەم وەرزەیە لەم وەرزەیە لەم وەرزەیە لە منتیقەی زۆرەکان زۆر زۆر جوانە بۆ پاییز و یەکسەر پێشنیاری ئەوێت بۆکەم باشە بەلای تو سەرنجڕاکێشتنی شوێن کامە بووە کە چووی ناتوانم جیاوازی بکەم چکە هەر شوێنە و چێژی خۆی هەیە یان وەکو ڕێبەر لە هەموو شوێنەکان برادرت پێت خۆش نیە ئەزین چۆنە نەک ئەوە
نەک هەر با بڵێن برادایەتی تۆ کە ئەڵێ گەشت لەگەڵ کۆمەڵێک گەشتیارای کە ئەسڵەن نایان ناسی بەڵام لە ڕێگەی ئەم گەشتەوانێ یەکتر ناسیم دروستە بێ ئیلاقات دروستە بێت تێکەڵاوی دروستە بێ خەڵکی تازە ئەناسی بەسۆ شوێن ببوورە یعنی هەمویان تایبەتن هەمووی چێژی خۆی هەیە هیچ کاتچوونەتە گەشتێک کەسێک بوون ببێت یان بەسەر تووشی هاتێکی مشکلە بوو نەخێر هیچ کاتێک لەبەر ئەوەی کە ڕێبەردا ئەنرێت بە پێی ژمارەی گەشتیاران هەتا ژمارەی گەشتیار زیاد بێت ڕێبەریشی بۆ زیابێ و بە پێی استراتیژی خۆیان ڕێبەرەکان تەوزیعەکەن بەسەر گەشتیارەکانە بۆ ئەوەی هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕوونایەت باشە کاتێک کە ئێوە سەر دەکەون بەناو ئۆتۆمبیل یەکەم ڕێنمایی ئێوە بۆ گەشتیاران چییە؟ یەکەم ڕێنمایی تکایە جگەرە و ڤیپ مەمنوع لە پاسە عادەتەن باسی ئەو ئەکرێت کە گەشتەکەمان ئەمەنە ئەخایەنێت و لە بۆ نمونە پێویستمان بەوەیە کە بۆ نانی بەیانی لە شوێنێک لابین پێشنیاری ئەوە ئەگرێ هەر کەسێک پێیان ئەوترێ هەر کەسێک زەڕور بێ پێداویستێک داواکاریەکی هەبێت ڕاستەخۆ با پێم بڵێت خۆی دوانەخات ئیتر ئەو هەر ئەو وردە ڕێنماییانەیە لایەنە بەرپرسیارەکان چۆن هاوکارن لەگەڵ ئێوەیە ئەنی وەکو بەڕێوبەرایەتی گەشت و گوزار دەستەی گەشت و گوزار مەبەستیوە پێش هەموو شتێ ئەمنیەتی ئارامی کوردستان لە ڕووی ئەمنیەتەوانێ وای کردووە کەم گروپە گەشتیاریانە هەبێت و ئەچیت پاڵنەری دەستەی گەشت و گوزاری شوای کردووە کەم گروپە گەشتیارانە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون بێ یاخود گەشتیار ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون بێت و هەتا وای کردووە کە نەک لە ناو کوردستانە لە دەروی کوردستانیش گروپاتێتە ناو کوردستانەوانە لیندا شوانە زۆر زۆر سپاس بۆ تۆ جوان شیکردنەوەت کرد من هەروەم دەزانی ینی ڕێبەری شتێکی زۆر زۆر قورس نییە بەڵام قورسە هەکە ڕۆژێک من و تۆش لەگەڵ لیندا گەشتەکەین چۆنە لەگەڵ هاوکارانمان گەشتێک بکەین سپاس بۆ تۆ بە هیوام کە گەشتیاران هەڕوو لە زیادبوون بن بۆ هەرێمی کوردستان و بۆ بینینی شوێنە جوانەکانی هەرێمی کوردستان و ئێوەش بەو سەلیقە و بەو ڕووە خۆشە هەر لەگەڵیان بن بۆی زیاتر سەرنجی گەشتیاران ڕابچێشن سپاس خاطر لیندا کە لەگەڵ